الحموتان زور بيم خوشة يعني إيوا أم جماعتا أليرن بەس بەداخەوە ئەم درامایە لە کات و ساتی خۆی بەنجام نەگەیا سێ جار ئەم گروپە بۆ ماوەی دوو مانگ هاتوونەتە شاری سلێمانی کە ئێمە کاری وێنەگرتن تۆمارکەین هەر جاری بۆی هۆکارێکەوە ئەخیر جار بۆی ئەم نەخۆشیەوە کە دوو جار هەموو چالێکانی شاری سلێمانی قەدەغە کرا و لە کۆتاییە ئیتر کاتی ئەومان نەمابوو کە ئەم درامایە لەوە زیاتر تاخیر بێت چونکە جەنابی دەنهێرە دکتۆر غەسان لە نوێی دووەوە لە شاری سلێمانی بۆ نزیکەی 5 مانگە تەشریف هێناوە لە لەندەنەوە بۆ ئێرە لەبەرەوە نەماتوانین تاخیرکەین کاتی شوتینی دراماکە ئەوەی کە دانراوە لە ماوەی 7 بۆ 8 ڕۆژ تا 3 مانگ 90 ڕۆژ کاتی وێنەگرتن تەواوە بێت بەدوایە 2 مانگ بۆ 3 مانگ کاری مۆزیک و ڕنگ و دەنگ کە لە بەتەمای لە وڵاتی ئێران بیکەین مژدەیەکی زۆر خۆشتان لێرەوە ئێمە ئەم درامایە سەبتایتڵی بە زمانی عەربی بۆ کرێ و لێیشە لە کەناڵە عەربیەکانەوە کەناڵی MBC و ئەبوزەبی لەسەر خەتن کە دراماکە ئەوان نمایشیەکەن.